ئێمە پاژەی قۆناغی یەکەممان تێپەڕان کە بە بەشداری 67 فێرگە بوو لە سەرتاسەری کوردستان لە زاخۆ تاکو خانەقین 18 فێرگە ماونەتەوە. ئەم فێرگانە بازێکیان سەر بەیانەکانن، بازێکیان تیپی میلین کەوا مۆڵەتی فەرمیان وەرگرتووە لە بەڕێوەبەرایەتی وەرزشی شارەکانیان. ئێمە لێرە دەتی بەشدارە لە قۆناغی دووەمی سلێمانیە. لەم دەتیپە 4 تیپ بەمێنێتەوە بۆ قۆناغی کۆتایی. لەم 4 تیپە لەگەڵ 4 گروپەکەی هەولێرە لە هاوینە هەوارێک بڕیارێکی سەرەتاییمان ناوە کەوا لە ئەحماوە بکرێ. وڵای ئێمە ئەگەر ئەکەی تۆ پێش خول نەکاتەوە ئێمە بەنیازین لە 15 حوتە خولەکەینەوە بۆ فێرگەکەی ناو شاری سلێمانی چەند فێرگەیەک یانەی تیا تیپی میلی تایە لەسەر حسابی تایبەتی خۆمان بۆ لە دایکبوانی 2008 و 9. سەبارەت بەم خولە بەڕاستی ئەم خولە بواە 15 ساڵە لەمەوە پێش بکرایەتەوە بۆی بەردەوام بێ یاریزان باشتر پێگات ئیسفادەیە بۆ یانەکان بۆ فرقە شابیەکان ئەگەر زۆر ئاسی باشتر بێ لە یانەکان ئیسفادەی زیاترە ئەگەر ئاسی مامناوەند و خواردیش بێتوان فرقە شابیەکان ئیسفادەی لێ بکەن. ئێمە ژۆک و فێرگەی ڕاستی ماوەیەکی کەمە ینی ماوەیەکی کەمە دەستمان کردو بە مەشق و ڕایەنان بەڕاستی هەفتانە 2 جار بە شێوەیەکی خۆبەخشیش نەوەڵا کافی نییە بەڵامتر یاریزانیش قودرەتی کەمە یانی تۆ موادی 2006 و 2010 دواتر یانی نەبوونی یاریگای نۆیی لە هەڵەبجە یاریگایەکە هی زانکۆیە هی یانەیە هی فرقەی شعبیە هی فێرگەکان هەمووی سوودی لێ بینێ بەڵام ئێمە ژەرەوە نەمان بەرکەوتووە.